بەڵێ هەروەکۆی کە لە راپۆرتەکەدا بینیدان ئارا و ئاڤا ئیشی جیاوازەکەن و حەزی جیاوازیان هەیە. ئەم کۆمەڵە بڵراو کراوەیە کۆمەڵێک ئیشی ئارایە کە خۆی دیزاینی کردوون و بە خۆشحاڵیەوە ئارا لە ستۆدیۆ میوانی منە لەگەڵ باوکە کاک فەرهاد فایق قسەیان لەگەڵا دەکەم زانم چۆن ئەم توانا و وزە جیاوازیە مناڵانە گەشە پێدراوە. کاک فەرهاد زۆر بەخێر بێ، ئاراگیان زۆر بەخێر هاتی. باوکان دایکان پێیان خۆشە پێش خۆیان مناڵەکانیان بێ با قسەیەک لەگەڵ ئارایە بکەم. ئارا بەخێر بێ. خۆش. ئەمە ڕسمی ئاڤەیە و خۆتی لەسەر دیزاینەکە دادناوە؟ بەڵێ. باشە. بۆم باس بکە بزانم ئەم هەموو حەزە جیاوازە و چۆن بۆ دروست بووە؟ چۆن حەز لەم هەموو شتەیە؟ وەڵاهی یەکەم جار سێری خەڵکم کردو چیرۆکیان نووسیەوە منیش وتم سێرم کردوون حەزم لێ کردووە لەخۆ گەشتۆتە لای دڵمەوە منیش وتم با بۆچی من شتێکی وان نەکەم. ئەی ئافرین. باش ئەی چۆن بوو بیرە لەوە کردو خۆ و چیرۆکەکان وێنەیان بۆ دروستکەی؟ چۆن بدوای ئەوەیە چووی لە کۆمپیوتەر و لەو بابەتانە و ڕسمەکانیان بۆ ڕابکێشی چۆن فێر بووی؟ یەکەم جار لە چیرۆکە خۆم زۆربەی هینێ لە مێشمایە ناومە کردومەتە ناو چیرۆکەکانمەوە وتم باسیشی بکە و جاری وایە کاتە نەخۆشەکەم لەوانە شۆ بیرۆکەێنم کە دووسێ بیرۆکەش لەوانە بێنم و تر. ئەی ڕسمەکان چۆن دروست دەکەی؟ ڕسمەکان کە ئاوا دروست کردوون لەسەر چۆن خۆت و ئاوا خستۆتە سەرە و ڕسمانە بە چ پرۆگرامێکی شتیا کردووە چۆن فێر بووی؟ بە پرۆگرامی فۆتۆشۆپ خەریکی ئەمی شانە بووم. تر بەرەبەرە کاتێ مناڵ بووم خیتە خەریکی ئەمی شانە بووم و وتم ڕۆشتم دووسێ شتم هێناوە لە ئینتەرنێتە هاتووم کردومەتە ناو بەرنامەی فۆتۆشۆپەوە ڕۆشتم دووسێ ڕسمێکم هێناوە کردومەتە سەری و دیزاینم کردووە بە شێوەی خۆمەوە لە مێشکی خۆمە بیرۆکەم هێناوەتە سەری. باش تۆ یاری ئەلکترۆنیش وابزانم دروستەکەی باسی یاری ئەلکترۆنەکانم بۆ بکە خۆشەکە مناڵ تاقی بکاتەوە؟ وەڵایی لە ئەلکترۆنیکیشە بەرنامەیە هەوێ نای ڕۆبلۆکسە لەو بەرنامەیە شتێکی هەیە پیان ڕۆبلۆکس ستودیۆ دەسەنی بەوە شاری هەڵەبژێری سێری شارەکەکەی گەمجە بزانە باشە بۆ شوێنەکەەوە دروستیکەی ئەجا کاتێ شوێنەکە بزانانی دروستیکە چی بۆ خۆ پاشە پاشێنی ئیفکێنی بێ کە چی بۆ مەخانوێکی پێ دروستەکە یا چی بە سوپەرمارکێتی گەورە. باش با قسەی لەگەڵ باوک تا بکەم. کاک فەرهاد جارێکتر زۆر بەخێر بێ. ئەم مناڵانەی تۆ کە خاوەنی بەهرە و توانایەکی جیاوازترن لە مناڵانی تر بۆ ئێوە هەستێکی چۆنە خۆشەکە مناڵەکانە لێ کاتە چەند حەزێکی جیاوازیان هەیە یان بە بەرپرسیارەتیەوە سەیری ئەم حەزی مناڵەکان تەکەی کە بتوانی خواستەکانیان وەک پێویست بۆ دابین بکەیت؟ زۆر سوپاس بۆ بەڕێستان. ڕاستی توانە و بەهرەی مناڵ هەموو ئینسانێک کە خوا دروستی کردووە هەموو ئینسانێک چەندین بەهرەی خی گەورە پێبەخشیوە. گرنگ ئەوەیە کە دایکان و باوکان بە دوای کەشفی بەهرەی مناڵەکانیان بگەڕێن. مەسەلەن هەر لە سەرتاوە کە مناڵ تۆزە گەشە ئەکە ئەوانە ینی فکری گەشە ئەکات بە دوایی ینی ئەو بەهرەیان کە هەیەیان یان ئەو بیرۆکەی هەموو مناڵێک بیرۆکە و بەهرەی تایبەتی خۆی هەیە ئەتوانێت کەشفی بکە. ئێمەش بەڕاستی بەش بە حاڵی خۆمان کە مناڵ فەزایەکە بۆ دروست کرد لە ماڵە هەموو خێزانێک ئەتوانێت ئەو فەزا بۆ مناڵ دروستکە لە خۆشەویستی لەوەی کە هەستی خۆشەویستێکی تایبەتی با بە مناڵەکانی بەرەبەرە بە دوای ئەوەیە بگەڕێی کە ئایا ئەم مناڵی من لە چ بابەتێک توانین تەواڵامی ئەو حەزە جیاوازانی ئەوان بیتەوە چۆن ینی ڕەنگە ئەو پرسیاری زۆر لە دایک و باوکەکانیش ئێستا بینەر بن بڵێن ینی چۆن بتوانم ئەم هەرێکە لەم حەزانە پێویستی خۆیان هەیە چۆن پێویستیەکانیان بۆ پڕەکەیتەوە چۆن پاڵپشتیانەکەی لەوانەیە ئێستا ئەو پێویستیانی کە ئارە لە بەردەسایەتیشی پێ بکە لەوانەیە لە زۆربەی نەڵێن هەموو ماڵێکە لە زۆربەی ماڵەکانە وجودی هەبێ و بوونی هەبێت. بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ ئەگەر مناڵەکەت ئایپاد بەکارێنێ یان هەر جۆرە یاریکی ئەلکترۆنی ئەکات ئەبێ بزانانی بەڕاستی بە دوای ئەوە بگەڕیت کە ئەم بابەتە بۆ لایەنێکی سودبەخش بەکاربێن. ئێستا ئێمە خۆمان کە ئارە ئیش لەسەر گەیم و ئەوانە ئەکات ینی هەرمانیاو یان بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتیمان کردووە کە ئەم بابەتە بۆ لایەنێکی باش بەکاربێنێت. چونکە ئێستا یاری کە ئێستا خەریکەتی دروستیانەکە لەو بەرنامەیە ئەمانە تقریباً وەکو بەرنامەی 3D Max و ئەو بەرنامانن کە براندازیارەکانمان ئیشی لەسەرەکەن
بەڵێ باشە زۆر جار ڕەنگە هەندێک خێزان وا بیر بکەنەوە کە توانای مناڵەکانیان پێویستە بەوەی کە خۆیان چەندێک لە شتەکان ئەزانن پێشوەختە ئەم بەهرانی کە لەم مناڵانی تویا دەرکەوتن پێویستن بەوەی کە خۆت حەزە لەو بابەتان نەبوو بێ یان نا زۆر سەر بە خۆیانە و خۆیان بەهرەکەیان تیا دروست بە خۆیان حەزەکەیان تیا دروست بووە خۆی ئەو فەزای کە عادەتەن دایک و باوکی مناڵەکە هەیەی تەسیراتی هەیە بێشک لەسەر مناڵەکە چونکە من خۆمەسە لە بواری ینی مامۆسای موزیکم ئەوە تا حدێک تەسیراتی هەیە بۆ موزیک بەڵام ئەوەی کە مناڵ ینی بەهرەکانی دەرکەوێت گرنگترین خاڵ ئەوەیە بە معنای کەلیمە تۆ خۆشەویستی بێ بە مناڵەکان ینی ئەو ڕەفاقەت و خۆشەویستی کە هەیە لە بینی خۆت و مناڵەکان تا دروستی کە ئێمە بەڕاستی ئێستا شەوان ئێمە کە پێشەوەی مناڵەکان بخەون ئیلا بێت یا چیرۆکێکیان بۆ بجێڕینەوە یان بە شتێک بەیەکەوە دائەنیژین کۆتاشتمان پێکەوە بوونمانە کە خۆشەویستێک لە بینمانە دروست لێ بووی کە بۆ بشکڵە بێت بەڵێ کاک فەرهاد سوپاسی ئامادە بوون تاکەم گەلێک سوپاس بۆ فەرهاد فایق و باوکی ئارا و ئاڤە میوانی ئێمە بوو ئارەگیان زۆر بەخێر هاتی